سڵاتان لەبێت ئایا ئینسانەکانی ئەم وڵاتە بۆ تاقیەکان دانراوە بۆ ئەو کەرستانە دانراوە کە لە ڕۆژ ئاواوە یان لە هەر وڵاتێکی ترەوەیەتە ئەم وڵاتی ئێمە و ئینسانەکانی ئێری پێ تاقیەکرێتەوە. بۆ نمونە لە ساڵی هەشتا کاکاتێک سەدام حوسێن کیمیایی لە ڕۆژ ئاوا وەرەگرت لەسەر مرۆڤەکانی ئێمە تاقییانە کردەوە لە شاری هەڵەبجە. ئێستاش لە ناو بازاڕەکان و لە ناو نەخۆشخانەکانە کۆمەڵێک دەرزی کاتۆتە ئەم وڵاتەوە کاتێک کە بۆ چارەسەر بەکارێنن سەیرەکەی ئەم دەرزیە کارەساتێک ئەنێتەوە یاخود ئەبێتە بکوژی مرۆڤێک. ئایا مرۆڤەکانی ئەم وڵاتە جارێک تەبێ بڵێنەوە بۆ دانراوین کە لە ناو تاقیگەیەکە دابنێن و بەشتەکانە تاقیمانکەنەوە بۆ ئێمە کەروێشکی ناو مختەبەرین. بە تەکید ئێمە هەر زۆر دەمێکە بووینەتە کەروێشکی مختەبەر. کەروێشک کورە کەروێشک باشە وەکو جرج و مشک تێگەی وەکو مەیمونی ئەفریقا. ئێمە مرۆڤین کە مرۆڤین دەبێ ئاگادار بێت دکتۆر. نرخی کەی مرۆڤ ماوە ئەمە بازرگانیەکە بە مرۆڤەکانەوەکرێ لە ژیانی ئینسان گرنگتر نییە. دەزانی ئینسانێک بەگاڵتە ناگەڕێتەوە. زۆر کات هەیە عیلاجی نەخۆش حساسێتی پێ هەیە. باسی هەموو دەرمانێکەکەین زۆر جار تەعمیمێت بەسەر سەیدەلیەکان کۆگاکان دەرمانەکە ڕائەگرن. چیم حکوومەتە بێ باکە ئێستا ئەم خەڵکە چاوی دەریە ئەم خەڵکە بۆ نمونە خواردنی ئەکسپایر هەمووی وێران کردووە تۆ بچێت نەخۆشخانەی هیوە. با خۆیان بزانم مناڵێکی خوان چاوان دەبێت بزان چی ئەکەن. لەم وڵاتەیە یعنی هەنێ شتەکەن شایانی باسکردنات ئەم دەرزیلیانە و ڕاستیەمە تاقیکردنەوەیە نییە. ئەمە بازرگانیەکە بە مرۆڤەکانەوەکرێ وەکو تاقیکردنەوەی هەرچی مرۆڤی کووردە بە تاقیکردنەوەی ئەڕۆ تایبەتی لە شاری سلێمانیە ئێستا بۆ بە شارێکی بازرگانی هەرچی شتێکی خراپی تر خۆش دەزانی کە ئەچن بۆ ئەو وڵاتە ئەوروپیانە شتی باش نایەنن یعنی شتێکی خراپێنن بە ئێمە تاقیەکەنەوە بووینەتە جێگەی تاقیکردنەوەی ئەم وڵاتە. زۆر لەو خراپتیشی بەسەر هاتووە چکە ئەمڕۆ هەچیگەنیە ئەمڕۆکە ئەوە یەت ناو شارەکەەوە ناو وڵاتەوە حەسمان دەستی گەورەی پشتەوەیە لەبەر پشت کۆمپانیا ئەو کۆمپانی ئایدی حیزبە گەورەکانە حیزبەکانە ئەوانش ئەوەی ئەوان شەیکەن کەس دەپیسنەوە ناکات جا لە هەشتێکە چۆ بابی لیژن و لیژنەکاری ئەوان کتێخەنە لیژنەوە بۆ داپۆشینێتی بەڵێ ئینسان ئەوەی نەکرێت بەسەر وڵاتی ئێمە هاتووە. حەز ناکەم وەکو کەروێشی مختەبەر تاقیەکرینەوە لەم وڵاتەیە. کەروێشک کورە کەروێشک باشە وەکو جرج و مشک تێگەی وەکو مەیمونی ئەفریقا. چەند نەفەر لە هەولێر وای هاتووە؟ خێر ئەو شتە غەڵەتە زۆر یانم بەشەر بە کەروێشک حساب بکەن. ئێمە مرۆڤین کە مرۆڤین دەبێ ئاگادار بێت دکتۆر. ئەو دەرزیەکە پێشەوەی بە تۆ تاقیکاتەوە بە یەکێتر تاقیکاتە بەش یعنی موفەحسی کا بزانە و دەرزیە بەکار چی دێ پێشەوەی بە ئێمە تاقیکەنەوە با خۆیان جوان لێ بکۆڵنەوە لەو دەرزیە کە هاتووە بۆ عێراق اینجا بە خەڵک هینی بکەنەوە تاقیکەنەوە. وەزارتی تەندروستی بەڕای من ئەوەی کە پێویست بوو کردی کە هەموو دەرمانێک هاتووە بۆ کوردستان لە تاقیگە و بە پێی زانستی دەرمان هاوردەی دەرمان کراوە کە بێ شەهادەی فاسی کرابێ لە دوو جۆرەوە کیمیاوی و لە ناحیەی بایۆلۆجی. بەڵام ڕەنە کەمی هەبووە لە هین لە ناحیەی تاقیکردنەوەی ئەوایە ئەم جۆرە دەرزیانە تەنها لە خەستەخانە و لە ژێر سەرپەرشتی دکتۆری شارەزا بدرێت بە نەخۆش. زۆر دەرمان هەیە کە تەعمیم مەکرێ دەڵێ و دەرمانە ڕابگیرێ سەرف نەکرێ بەس خەڵک دێسێ زۆر دەرمان هەیە کتاب هاتووە لەسەرەوەی کە ئەم دەرمانە ڕابگیرێ سەرف نەکرێ و لە سەیدەلەکان ئێستا دەست ناکەوێ بەڵام نەخۆشی ئەڵێ ئەم دەرمانم تێگەێنین ئەڵێ ئەمە نییە لە سەیدەلەکان لە بەرەوەی ڕاگیراوە خەستەخانە لە ئیراون. ئەمە لە خەستەخانەی باسی هەر بە ئام ئەەکەین نەکەرەوەی خەستەخانە لەسەر ئەڤاستین بە تەنیا قسە ناکەین باسی هەموو دەرمانەکەکەین زۆر جار تەعمیمێت بەسەر سەیدەلیەکان کۆگاکان دەرمانەکە ڕائەگرن بەس نەخۆشەکان هاوڵاتیەکان تێناگەن کە پیان ئەوترێت ئەڵێن ئەمە ڕاگیرەوە لەبەرەوەی زەرەر هەیە بۆ لەسەر جسمی تۆ زەرری پێگەێنێ ئەم دەرمانە ڕاگیرەوە لەبەرەوەی لە فەحز دەنۆچڕۆ ئەڵێن هەر ئەمەوێت لەبەرەوەی ملەت ماوەتوبیەکەی ماڵی خۆمانەوە هەیە. والله ئەوتر زیاترەکەتە سەر بنیاتی جسمی ئەو کەسە زۆر کات هەیە عیلاجی نەخۆش حساسێتی پێ هەیە
ئەوش زیاتر ناکەیتەوە سەر بڵێ عیلاجەکە لەوە چه هەنێ عیلاج هەبێ بەڵێ کوالیتی کۆنتڕۆڵی باش نەبێ ئەم شتانەی هەبێ بەڵام ئەو دەرمانش ئەو لە خەسخانەیە بەکارهێنراوە پێشتر تێستێکی ئەو نەخۆشە بکەن بە تاکیت حەقی خۆیەتی تێستەکان نەک ئەگەر نەیان کرد بێەوە کە تۆ سەر غەڵەتی خۆیان زۆربەی عیلاجەکان دەرزەکان بە تایبەتی ئاگادارێکرێنە دکتۆرەکان لەسەرژی ڕاستەکان شەنووسن کە تێستی فەحسیان بۆ بکرێت تێستەکان بۆ بکرێت لە کوردستانە تا ڕادەیەک زۆربەی شتەکان پێشکەوتونین وەگەر مەسە شتێکی تازە بێنان لە ناوێمە تاقی بکەنەوە یان لە ناو کەسێکی ترا تاقیکەنەوە خۆی پێشترە بێ مامارەسەی لەسەر بکرێت بزانە ئەو شە لە کوێ دێ و لە کوێ نایەت و لەگەڵ ڕێزمان بۆ هەندێک پزیشکیانە شارەزایی تایبەتیانە بێت لەو شتیابیانە لەسەر ئینسانە تاقیکەنەوە ینی تا ڕادێکەوە بەلای منەوە شتێکی باش نییە هەموو شتێک خۆی لە هەموو شتێک لە ژیانی ئینسان گرنگتر نییە چەند نەفەر لە هەولێر وایاتەوە زۆر بەس نەخۆشی چاو ئەوس باسی چاو کراوە تێگەی باسی چاوکرا باسی چێ چاویشان دەرئێنرێت چاوەکانی وڵات ئەبێن بۆ ئەڵمانیا خرە کابرا چاوی ئەمانە چییە کابرا چی ئەڵمانیاکە سەفرە و سیاحەتە کابرا چاوی دەرێنێ ئەڵێون بۆ ئەڵمانیا ئێمە ئەمەی بۆ ئەڵمانیا کابرا پێچێ بۆ ئەڵمانیا خەڵک کوردێ بە پێچ و بۆ کەنەدا تۆ شانازی بۆ وەکەمی بۆ ئەڵمانیا یعنی چی ئەو خۆی ئەو دەلامەنە جاهیلن کە دەرجێ بەکارێنن ئەوش بەهۆی کۆمپانیا خراپەکانەوە کە ئەیکردن و ئەهێنە ناو کوردستان و گینا کوردستان حکوومەتی هەرێم زۆر نمونێ و ئەخلاق و تربێتیشی تایە کەرتی تەندروستی پێویستترین کەرتی سەر ئەرزی خووە بۆ ئەزایی بۆ وەرە کاکەجان من تۆڕی بۆم خەسخانەیە تەوارەکە تێگەی جارە پێش تەواری کابراڵە ئەمەرجنسیە نەخۆشە خوێنی کاکە تۆ بڕە بۆ ژوورە ئەو ژوورە کاکە ژوورە زوور بە خەڵک مەکە کابرا خوێنی پێوەیە با دکتۆر بێتە سەری ئەمە خۆ تاوانبار نییە ڕاکە تاوانبارە نەخێن تێگەی یعنی واتە لە خەڵکە کردووە کابراێک نەخۆش ناتۆ بڕە خەسخانە سەبەکەی چییە بۆچی من بە بۆچنی خۆم زۆر جار ڕاستە لەوەدا کەمکورتی هەیە لەوانەیە پەیوەندێکی زۆری بەدەسەڵاتەوە و کەمکورتی ئەو شانێکە تۆ نابێ ئەوەندەی هەمال بیت شتێکی وا ڕوودا چووکە لە دەستدانی ئینسانێک بەگاڵتە ناگەڕێتەوە بەڵام دەکرێت هەندێک جارشۆ هەموو لایەنێک نەخێتە سەلایانی خراپە زۆر جارێ مرۆڤ قابلی هەڵەکردن هەیە لەوانەیە ئەوە هەڵەیەک بێ ڕوودا ئەگەر بەم قەس کرابێت بە دەستێکیان قەز ئەوە شتێکی زۆر نامرۆڤانەیە کردەوەیکی نائینسانان شە بەڵام کەس نییە چەند کەسێکی چەند کەسێکە گومان لەوەی دانێکەوەتە ئەوە بکەوێتەوە سەرکەم تەرخەمی بۆ ئەو شوێنێکە ئیشەکەی تێدا کراوە بە بۆچینی خۆم من وەک شخصی خۆم پێویستە لێپرسینەوە لەگەڵ ئەو کەسانە بکرێت کە ئەو کاریان کردووە ئەنجا چ لە سەرتاوەکە کۆمپانیاکەیە یان کەسێکە هەساوە بۆ کار ئەگەر ئەم دەرزی ئەم بابەتە نەبوو بەکاری هێناوە لێپرسینەوەی با لەگەڵ بکرێت تاقیکردنەوە بە مرۆڤەکە یعنی چی بە شێوەیەکی زۆر ئێستا لەگەر ڕێزمە وڵاتە لە وڵاتانی تر گوێ لە ئینسانێکن گوێ لە حاڵاتیەگرن ئێستا تۆ تووشی نەخۆشی بەڵانێ خەتای خۆت بێ گوێ نادەن بۆ کە تۆ لە سەروا لێهاتوە یعنی بەڕاستی مافی مرۆڤێ لە وڵاتانی تر بە تایبەتی من وەک گەنجێک لەم کوردستانە بەڕاستی ینی گوێ ناگرن لە گەنج لە هەر کەسە لە هاوڵاتیەک باخەڵەت دەرزیەک شتێکی لێدەن لە خەتای خۆیەت یان دکتۆرەکەی باش نەبووە یانە شوێن گوێ لێ نەگرن ئەژمێرە تووترەڵەن خوا ئارە وەڵا ژمێرڵەن خوا عەفوی کات نەک بەتەنها لە دەرمانەکانە بەڵکو زۆر جار لە ئەو شتانی کە ڕۆژانەیە بەکارێنین لە خواردنا یاخود لە شتێکی ترا بۆ نمونە جگەرە کە هەمووانە زانین جگەرە زەرمەندە بۆ هەموو کەسێک هیوادارم هەموو کەسێکی جوازی لێ بێن و نەشیخوا بە خۆشمەوە بەڵام ئەم جگەرەی کە لێرە ئەفرۆشرێت ئاخۆ ئەم جگەرەیە هەمان جۆری لە وڵاتەکەی خۆی ئەفرۆشرێتەوە یان ئەوەتە ئێمە هەروەکو کەرێشی مختەبەر تاقیکردینەوە دوای ناوبڕێک ئەگەڕێن وڵاتان دوور مەکەن و لەگەڵمان نابن